سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاسۆی بەرابەری لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لەم بەرنمەیە کە هەموو ڕۆژانی سێشەمە پێشکەش بەوەی خۆشەویست دەکرێت. ئازیان لە بەرنامەم هەفتەماندا میوانداری بەڕێز هاوڕێهەتا و عەبدوڵڵاهی چالاکی مافیژنان و هەروەها ڕۆژنامەنووسین کە سەبارەت بە بارودۆخی خەباتی ژنان لە ئێران قسە و باسێکمانەوێ. هیوادارمان بەرنامەیە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ. هەتا سڵاو ئەم کاتت باش بەخێربی بۆم بەرنامەیە. سلااو ڕزمێ بخۆت و بۆ هاوڕێیانی ستودیو بۆ بینەرانی بەرنامەکە تاوڕێ بۆڵاستێن سپاس بۆ بانکێشتەکەتان. زۆر سپاس بۆ هاتنت بۆم بەرنامەیە. هەتا و بارودۆخی خەباتی ژنان چۆن دەبینی وە لە چه ئاستێکدا ئێستا خۆت دەزانی کە کۆماری ئیسلامی بە هەر شێوێک بۆی دەکرێت هێرشەکاتە سەر ژنان هێرشەکاتە سەر خەباتیان چالاکانی مافی ژنان زیندانی دەکات دەست بە سەریانەکات شەلاقیان بۆ بڕێتەوە. ئێستا ئەو بارودۆخی خەباتە چۆن دەبینی تۆ؟ ئەگەر بمان هەیە ئاوردانەوەیکمان هەبێت لە چاوخشانێکمان هەبێ بە بارودۆخی ئێستای بزوتنەوەی ژنان لە ئێران کە بزوتنەوەیکی دوور و درێژە ساڵهای ساڵە خەبات دەکا بۆ گەیشتن بە مافەکانی بۆ نەمانی هەڵاواردنی ڕەگەزی ئەو هەموو یاسا دژەژنا ئەبێ ئاوردانەوەیەکمان هەبێت لە ڕابردووی ئەو خەباتە و ئەو سیستمە دژەژنا کە چ پلانگەلێکی دانا کە ژنان لە پرۆسەی سیاسی و ئابووری دوور بخاتەوە و ئەو ترسی کە لەیانی بوو تا بە ئێستاکە چۆن توانیوێتی سەرکوتیان کە ئایا توانیوێتی سەرکەوتوو بەیانە هەرەوە جۆرەی کاگادارین هاوڕێ گوڵناس کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاریەوە تا بە هەنووکە هەموو جۆرە زەخت و سەرکوتێکی بەسەر ژنان داڕەوایی پێدا هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە دوای ئەوەی کە ژنان ڕژانە سەر شەقام بۆ ناوتن بە حیجابی ئیجباری ژنانی بە گەورەترین بڤەزانی بۆ سەر دەسەڵاتەکەی دواتر هێنای لە ڕێگای دەستگای ئەمنیەتیەوە لە ڕێگای ئەو هەموو پرۆپاگەندە و ئەوەی کە ڕوکنی چوارەمی دەسەڵات ڕاگەیاندنی لە بەردەستدا بوو هێزی سەرکوتی لە بەردەستدا بوو هەموو هەوڵەکانی خستەگەڕ کە سیستمێکی دژەژن پەروەردەیەکی دژەژن لە ناو کۆمەلگادا بستەپێنێ و ساڵهای ساڵ ئەم هەموو نابەرابەری و نائەداڵەتیە لە یاسای هەڵاواردنامێزەوە خستی لەلایەن سیستمەوە خستی ناو کۆمەلگا لە کلیشەی جنسیەتیەوە لە تونند و تیژی دژ بە ژنان بە کەمزانینی ژنان ئەوەی کە یاساکانی تەرویجدا لەلایەن ڕاگەیاندنەکانەوە و هەتا خۆی خزاندە ناو بنەماڵەوە کە خۆی لەو هەموو تونند و تیژی ڕایەدا دژ بە ژنان دیتەوە ساڵهای ساڵ کۆماری ئیسلامی هەوڵیدا بە پلانەوە دووبەرەکی بخاتە ناو تاکەکانی کۆمەلگا مافەکانیان لە بەرامبەر یەکتردا بنێ ئەوەی کە بۆ نمونە بنەماڵەکان کە ژنان لەناو بنەماڵانە لەدایک ببوون ئەرەگداری کردن ئاتەش بە اختیاری کردن لەبەرەوەی کە ڕوانگەیەکی دژەژنی پێدان پەروەردەیەکی ناتەندروستی پێدان مافەکانی ئەو قشرانە ئەو توێژانەی لە بەرامبەر یەکدا ڕاگیر بۆ ئەوەی کە هەموو هەوڵەکانی بۆ نمونە شۆفێر تاکسی بەقاڵی گەڕێک دوکاندارەکان حتا بنەماڵەکان بوونی ماف بۆ ژنیان بە بڤە ئەزانی لەبەرەوەی کە کۆماری ئیسلامی بە شێوەیەکی پلانداڕژرا و مافی تاکەکان و توێژەکانی بەرامبەر بەیەکدانە بەڵام لە ماوەی ساڵانی ڕابردوو کە بزوتنەوەی ژن ژیان ئازادی بە سێ چەمکی سیاسیەوە هاتە ناو گۆڕەپانی کایە سیاسیەکانەوە لە ئێران کاتێک کە ژینە گیانی لێدەستدا لەلایەن ئەم دەوڵەتەوە کوژرا ئەم دووبەرەکیە ئەم لە بەرامبەر یەکتر ڕاگررتنەی کۆمەلگا توێژەکانی کۆمەلگا ستۆپی لێدرا کاتێ ژینە کوژرا گیانی ئەسپارت ئەم ستۆپە ڕاگیرە و هەموو کۆمەلگای یەکدەنگ بەوە گەیشتن کە هۆکاری سەرەکینە هەڵاواردن و هەموو تونند و تیژی ڕەهایە بە تایبەتی کە ژینە مەسەلەی ئیتنیکی بوو مەسەلەی کوردبوونی بوو لە شارێکی ترەوە هاتبووە ئەمانە هەمووی زەق بووە و جەرەقەی ئەسلی کە لە کوردستانەوە هەمیشە لانکەی شۆڕش بووە دژ بەو نائەداڵەتیە دژ بەوەی کە ژینا چونکە کچێکی کورد بوو کەسی لە شاری تارانەوە بەو شێوازە توانیان جەستەی بسڕنەوە بەبێ هیچ بێباکیەک ئەمە جەرەقەیەک بوو کە ئەم بۆرکانە کە ساڵهای ساڵ ژنان ئێمە ئەزانین کە ژنان هەمیشە لە ڕێزی پێشەوەی خەباتدا بوون بە تایبەتی لە ساڵانی دواییدا کە بەهۆی و ئابلۆقە سیاسیەکان کە کۆماری ئیسلامی بەسەریدا سەپا لەلایەن لەبەر مەلهوڕیەکانی بەرامبەر بە دنیای دەرەوە بەڵام ئەم ئابلۆقە سیاسیانە ئەم شەرایەت و بارودۆخە ئابووریە خەڵکەکە زیاتر دووکەڵەکە چووچاویان ئێمە بینیمان کە پێش شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشی برسیەکان بڕێوە بوو ئەوانەی کە داوای مافی ڕەهای نەمانی چینایەتیان نەکرد بزوتنەوەی ژنان
گەورەترین کارێک کە کردی گەورەترین ئەرکێک کە خستە سەرشانی خۆی لە ماوەی ساڵانی پێش شەڕەشی ژیان ئازادی خۆی خستبۆ ناو خۆی هاوتەری کرد و لەگەڵ بزوتنەوەی کرێکاری ئێمە بینیمان کە کاتێ بزوتنەوەی کرێکاری لە هەموو شارەکان یەکدەنگ هاتنە سەر شەقام ژنەکان لە ڕێزی پێشەوەدا بوون لیدەری خەباتەکە بوون و ئەمە کارێکی کرد کە ژنان بە پیاوانی ناو کۆمەلگا بڵێن مافی منیش کاتێک من دەتوانم مافم دەستە بەربێ کە توی پیاویش دەگەڵ هاوتەری بی ئەم هاوتەری بیە ئەم لە بردوویی ژنان ئەم خستنە ناو بزوتنەوەی ژنان خۆیان خستە ناو هەموو جونگەکانی سیاسی کۆمەلگاوە لە ساڵانی ڕابردوو هەر کاتێک هەر کەسێک هەر تاکێک لەو کۆمەلگایە زۆر میرێت چوە ژنان هاودەنگی بوون و ئەمە ئەم لە خۆبردوویە ئەم بزوتنەوە لەسەر پێکارێکی کردکە هەموو کۆمەلگا لەوانەیە ئەوانەی کە لەناو ئەم زوتنەوەی شۆڕشی ژنجیان ئازادیدا بن زۆریان ئەسڵ مەسەلەی فێمینیزم نەزانن ئەسڵ ئەوەندە ئاگایی و شیاریان نەبێ بەڵام کە یەکدەنگ دێنە سەر شەقام کە دەبینن کۆماری ئیسلامی هۆکاری ساڵها نەهامەتی و بەدبەختیانە و ئەم بڕکانە خەریکە ئەتەقێتەوە هاوتەریب دەبێت لەگەڵ ژنان ئەمە ئەوەمان پێدەگەیەنە کە کۆمەڵگەی ئێمە تووشی ڕەنەسانسێکی کۆمەڵایەتی گەورە بووە و خەڵکی ئێمە خۆیان بەڕێخستن کردووە بزوتنەوەی ژنا سەرڕای ئەوەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوو بەهۆی ئەو هەموو زەخت و گشار و جنایەتی کە کۆماری ئیسلامی بەوانی ڕەوا بینی لە قەتڵەوە بگرە لە سێدارەوە بگرە لە دەستدرێژی تاوان ئەو هەموو حتا کوشتنی ژنان لەنا ئەو کۆمەلگای لەنان تاکەکانی کۆمەلگاوە ئەمەشە قەتڵی ئەمدی دەوڵەتی وە کە بەرامبەر بە ژنان بەڕێوە چووە ژنان توانیان هەل لەسەر پێ بن بە ڕێنەسانسێک و بە وشیارێکی کۆمەڵایەتی و سیاسیەوە هاتنە ناو گۆڕەپانی سیاسی و لەناو ئێمە بزوتنەوەی ژیان ئازادیدا دەبینین مناڵانی مێرمناڵی تێدایە کە ساڵهای ساڵ لەو سیستمە دژەژنا بە ئیدئۆلۆژی چەقبەستووی ئیسلامی سیاسی پەروەردە بوون کۆمەڵێک لەو خەڵکی کە لە شۆڕشی ژیان ئازادیدا بوون نەمانی ئیسلامی سیاسیان بە گەیشتن بە مافەکانیان ئەزانی وە ژنانیش لەو نێوەدا بەشێکی زۆریان کە ساڵا لە خەباتدا بوون ئەو دروشمی ژیان ئازادی دروشمێکی زۆر سادە نییە سێ چەمکی سیاسیە کە داوای مافی بەرحەقی بەشێکی زۆر لە توێژی کۆمەلگا ئەکا کە ئەگەر ئەو بەشە بێماف بێ بێگومان هەموو کۆمەلگا بێمافە بێ و ئەمە پێشتریش ژنانی کوبانی ئێمە بینیمان لە ڕۆژاوە دش بە داعش ئەم دروشمەیاندا ئەم دروشمە دروشمێکی سادە نەبوو کە بێتە سەر زمانی تاکەکان کاتێک لەلایەن بنەماڵەکانەوە لەلایەن بنەماڵەی ژیناوە ئەم دروشمە وترا ئەمە بەڕێ وشیاریەکی سیاسیەوە هاتە ناو گۆڕەپانیکای سیاسی بۆی بێگومان ئەم بزوتنەوە لەسەر پێەیە سەرڕای ئەو هەموو زەخت و گشارە خاڵێکی نەگەتیڤی ئەوەیە کە لەگەڵ ڕژیمێکی دڕەندە بەڕۆڕن لەگەڵ ڕژیمێک کە تاسەر ئێسقان تەیارە و سیستمێکی دژەژنە و هەمیشە ژنانی بە بڤەزانێ بەڵام هاوکات ئێمە بزوتنەوەیەکی بەهێزمان هەیە کە خۆی لەو بێهیوایی و لەو سڵمانەوە لە خەباتە هێناوەتە دەرێ وە خەباتێکی تری ئەگە ساڵانی ڕابردوو کۆمەڵێک لە بزوتنەوەی ژنان بە دروشمە بریقەدارەکانی سەرانی ئەو ڕژیمە کە یەک لە دوای یەک وەکو پزیشکیان کە دێن دروشمی بریقەدار ئەدەن بەلاڕێدا دەچون ئەلبەتە زۆرتر لە مرکزەوە بوو لە کوردستان هەمیشە ژنان و پیاوان بێڕاڕاینیان و تۆ بە ڕژیمە لە ئێستادا ئەوانیش بەوە گەیشتون کە ڕژیمێکی تاسەر ئێسقان تونند و تیژ بەرامبەر بەو خەڵکە ئەبێ بە تونند و تیژی وەڵامی بدرێتەوە بە موساڵمەت ئامیش ناتوانانی دەگەڵ ڕژیمێکی ئاوبەرە ڕووبی و ئەمە هەموو کۆمەڵێک وشیاریە کۆمەڵێک خاڵی پۆزیتیڤە کە لە ئێستادا بزوتنەوەی ژنان هەڵگرێتی و بێگومانین ئەم بزوتنەوە بەرهەقا بە ژن و بە پیاوەوە چونکە لە کۆمەلگای ئێمە ژن و پیا هەردووکیان قوربانین هیچیان بە خۆشی ژیان پەروەردە نەکراون لە ئێستادا هەردووکیان بەوە گەیشتون کە بەیەکەوە ئەتوانن ئەو ڕژیمە بڕوخێن و داهاتووی خۆیان ڕۆ بنێن بێگومان ئەم بزوتنەوە لەسەر پێیە هەر لەسەر پێ دەبێ و هەر ژنانن لەو کۆمەلگایەدا ئەم سیستمە هۆکاری ئەسلی ڕۆخانی هەر بەدەستی ژنان دەبێت کە لە ئەڤڵەوە زەخت و گوشاری بۆ سەرێنان و هەموو جۆرە سەرکوتێکی بەجێ ئەوان ڕەوادیوە بەڵێ هەتا باسی وشیاری ژنانت کردوە ئەو خەباتە مێژوویەی کە لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و تا ئێستا بەردەوامە ئەم وشیاریە لە ئاستێکی زۆر بەرچاوەیە و ئەم خەباتە وای کردووە کە وشیاری ژنان زۆر بەرچاو بێ داواکاریەکانیان بەرەو پێش بڕێ خەباتیان ڕادیکالتر بێت ئەو داواکاری و تەوەرانەی کە ئەیانەوێت وەکو جارانی ئیتر حەقی ژنان فقط ئەوە بێ کە ڕێی بدەن حەقی ژنانەوە بێ کە بچن ئستادیۆمێکی وەرزشی و فوتباڵ ببێن ئێستا دوای شۆڕشی ژینان زۆر بەرەو پێشتر چوون مافەکانیان داواکاریەکانیان
ئەوەی کە ئازادی و بەرابەریە یەکسانی لە بین حەقدەستە، یعنی هەموو ئەو شتانەی کە ویست و داخوازی بەرابەری تەڵابەکانە لە خەباتی ژنانە ئیمڕۆ ئەیبینی، هەتا لە زیندانەکانیش ئایبینی. ئەو وشیاریە چۆن لێکە دەیتەوە؟ بێگومان ئەمەش هەردەگەڕێتەوە بۆ مێژوویەکی پڕ لە شانازی بزوتنەوەی ژنان کە لە سەرەتای خۆسەپاندنی ئەو ڕژیمەوە تا بە ئێستاکە هەر بەردەوام بووە. لە ئێستادا ئەوەی کە خاڵێکی زۆر پۆزیتیڤە بە ئەم شۆڕشەی لە شۆڕشەکانی تر جیا کردوتەوەیەکە ساڵهای ساڵ دنیای کەڕوچۆری دەرەوە سەرمایەداری خۆی بێدەنگ کردبوو لە ئازمافەکانی ژنان لە کۆمەڵگای ئێران. بۆ نمونەدایان کوت کۆماری ئیسلامی ڕژیمێکی ئیسلامیە و حجاب تێدا ڕەوای پێدراوە، ئەمە قانونەوە پەسەند کراوە و حتا ئەندام پاڵەمانەکانیشان کە دەچوونە ناو خاکی ئێرانەوە لێچکەی کۆیلەیان لەسەر دەناوە، ئەمە خەریک بە مەشروعیەتیان دەدا بۆ ڕژیمە. بزوتنەوەی ژنان دوای شۆڕشی ژن ژیان ئازادی کارێکی کردکە دنیای سەرمایەداری، دنیای کەڕ و چۆرێک کە هەموو وڵاتانی دەرەوە ساڵها بێدەنگ لە بەرامبەر بێمافی ژنان و دەنگ بێن و ئەمە جۆرێک لە ڕەنێسانسێکی گەورەیە. ژنان لە ناو زیندان لە ناو سیاچاڵەکانی ڕژیم یەک گەورەترین خاڵی پۆزیتیڤیانەوە بوو کە یەکگرتوو بوون، ئەو کە پیاوان هاوتەریبیان بوون، پیاوانی کۆمەڵگەیان بەوە گەیاند کە تا ئێمە ئازاد نبین ئێوەش ئازاد نابن. ئەوەی کە بزوتنەوە لە ناو خۆ لە دەرەوە هاوتەریب بوون و بە یەکەوە هەنگاویان نا. ئێمە تا ئێستا کەش دەبینین لە ئێستا هەر لەو ڕۆژانی ڕابردوودا ئێمە بینیمان لەسەر مەسەلەی ڕۆژاوە لە ئەوروپا و لە هەموو شوێنێک کە کوردێکی ڕۆحبەرزی لێ بوو بێ هێناوە هاتوونە سەر شەقامەکان و داوای مافی کوردەکانی ڕۆژاواکەن. ئەم شێوازە لە خەباتە کاتێک بە شێوەیەکی هەڵقەیی و بە شێوەیەکی یەکگرتوو تۆ لە ناو کۆمەڵگا لە دەرەوەی وڵات لە ناو کۆمەڵگای ئێران تۆ سەی کە لە ناو کۆماری ئیسلامیدا گەورەترین کێشەیەمەوە نەبوونی ئامارە. ئێمە لە ناو کۆمەڵێک تاکمان هەیە بە ژن و بە پیاوە نەکەژن بەبێ ئەوەی کە ئەو ڕژیمە بزانێ ئامارەکانی تونند و تیژی خەتەنی ژنان هەموو جۆرە ناڕەواییە کە بەسەر ژنان و کچانی ئەو کۆمەڵگایە دەسە پێندرێ خەریکن دەیدەنە دەرەوە وەکو داتا دەیدەن بە ڕێکخراوەکان. ئەو هەموو ڕێکخراو لە کۆماری ئیسلامیدا گەورەترین کێشە نەبوونی NGOیە. ئێمە کۆمەڵێک کەسی تاکی دڵسۆزمان هەیە لە دەرەوەی وڵاتەوە لە ناوخۆ خەریکن بەیەکەوە ئەوانەی کە لە ناوخۆن بە یەک موبایل بە یەک مەسێج خەریکن ئەرکێکیان لەسەر شانەوە ئەو ئەرکە بەڕێوە ئەبنەوە ئەم داتا و ئەو هەموو نەعەداڵەتیە دەگەێنە دنیای دەرەوە و ئەمانە کارێکی وای کردو کە ئەم شۆڕشە لە شۆڕشەکانی تر جیاواز بکە. بێگومان تۆ وەختێک ژنێک دێ سەما ئەکا لێچکەکەی فڕێ ئەدا لە بەرامبەر پۆلیسەوە ئەو کارە ئەکا و ناترسێ شانوویەکی پڕ لە شانازی بەڕێوە بە. بێگومان تۆ وەختێک لە ناو شەقامەکان لەبەر چای پۆلیسەوە ژنان حیجابیان فڕێ ئەدەن ئەوەی کۆیلێ چون هەر کات ئیسلامی سیاسی هاتە گۆڕەپانی سیاسەتەوە بە حیجابەوە هات. ساڵهای ساڵ کۆماری ئیسلامی هەموو هەوڵەکانی خستەگەڕ کە بڵێ حیجاب قانونێکە و لە کۆمەڵگای من پەسەند کراوە ژنانی من کێشیان بەس حیجابە. نەخێر ژنانی ئێمە لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا کێشەیان یاسای دژەژنە پەسەند کراوە. حیجاب جۆری پۆشش یانە پۆشش سەرەتاییترین مافی مرۆڤە، سەرەتاییترین مافی ئینسانە. بەڵام تۆ وەختێک حیجابت بەسەر ژندا سەپان مافی شارۆمەندیت لەو کەسە زەوت کردووە و کاتێک دێ کەسێکی وەک ژینا و ژیناکان لەژێر ئەوەی کە حیجابی لەسەر نەبووەوە بۆ جۆرەی کە تۆ پێت خۆشە بەو کاڵایی کە تۆ پێناسەی ئەەکەی خۆیدا ناپۆشی و گیانی لێ دەستێنرێ. بێگومان ئەم مەسەلە فقط حیجاب نییە، مەسەلە تونند و تیژێکی ڕەهایە سیستماتیکە کە کۆماری ئیسلامی بەسەر هەموو کۆمەڵگادا خەریکە بەڕێوەی ئەبا. چونکە جۆری پۆششە نەبوونی هەموو حەقێکی ئینسانیە چ بۆ ژن بە تایبەتی لە ئێستادا لەو بارودۆخە نابە سامانە ئابووری کە ئەیبینین بەو هەموو کێشە و مشکلاتە کە هەیە بازم خەڵک لەسەر شەقامن. بۆیە ئەو شۆڕشی کە ئێمە ئێستا دەبینین ئەو بێهیوایی ساڵانی نەماوە، لەوانەیە زۆر جار بۆ نەبوونی زەرەر پێگەیاندن تۆزێ بکشێتەوە، بەڵام بێگومان خۆی بەڕێخستن نەکاتەوە. لە کۆمەڵگای ئێمە بە سەدانی وەکدای شەریفەمان هەیە لەوانەیە سەوادی کلاسیکی نەبێ، بەڵام خۆی خزاندوتە ناو جملە سیاسیەکانی کۆمەڵگاوە لەگەڵ ژنانی زانکۆ هاوتەریبە. ئەوەی کە بینیمان سەردانی نەرگز محەممەدی کرد، دەچێت سەردانی دایکانی ئەوانی کە مناڵەکانیان گیانیان دێزەوە ئەوانی کە مناڵێنزی. ئەمە جۆرێکە لە ڕێخستن لە ڕەنێسانس خەریکە لە کۆمەڵگای ئێمەدا و ئەمە وشیارێکی سیاسیە. بێگومان ئەم بزوتنەوە تا گەیشتن بە مافەکانی و نەمانی ئەو ڕژیمە سڵ ناکا لە خەبات ناوێستێ. لەوانەیە وتم زۆر جار پاشەکشێک بکا لە بەرەوەی زەرەری کەم بینێ، بەڵام بە
ئابدەیت و بە ئەوەیەکی باشترەوە دێتەوە گۆڕەپانی سیاسەتەوە بێگومان ئەم بزوتنەوە زۆر جیاوازترە لە بزوتنەوەکانی ساڵی ڕابردوو. بەڵێ هەتا هەر بەپێی ئەو قسانەی خۆت و بەپێی ئەو وشیاریەی کە لە خەباتی ژناندا ئەمڕۆ لە کۆمەلگای ئێراندا دەبینیت ئاسۆی داهاتوی خەباتی ژنان بەم وشیاریە کە باسمان کرد ئەو نمونانەی کە تۆ هاوردە و چۆن ئەیبینی؟ بێگومان یەکەم کارمان نەمانی ئەو ڕژیمەیە، بەڵام ناتوانین بڵین کە ئەو ڕژیمەش نەما هەموو شتێک بەدیدێ. بێگومان دواتریش ئێمە ئەرک و وەزیفەیەکی ئەومانەیە، بەڵام لە ئێستادا تا نەمانی ئەو ڕژیمە تا ئەوەی کە ئەو ڕژیمە بەتایبەتی لە بارودۆخی ئێستادا کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە هەموو کات و لاوااسترە تووشی وەرشکستگی سیاسیات و هەم لە ئاستی دەرەوە هەم لە ناوخۆ مەشروعیەتی بە تەواوەتی لە دەستداوە حتا لەناو هێزەکانی خۆی. بێگومان ئەم بزوتنەوە پێویستی بەوەیە یەکەم کارێک ئەرکێک کە هەمانە پاراستنی بزوتنەوەکەیە پاراستنی خۆیانە لە بەرامبەر ئەم ڕژیمە سەرکوتگەرە دەبێ یەک بین ئەبێ هاوتەری بین بە یەکەوە بین بۆی کە خەساری کەمترمان پێ بگەیەندرێ. بەڵام ئەوەی کە لە داهاتوودا بێگومان بزوتنەوەیەکی ئاوە بەرهاق کە توانیوێتی دڕندەترین ڕژیمی سەردەم کە دەستێوەردانی بۆ تا ئێستاش لە ناو وڵاتانی دەرەوە و حتا وڵاتە زلهێزەکان لە بەرامبەریدا دەستەوەستان ماونەتەوە ئەوەندە دیکتاتۆرە، چون گوێ بە هیچ کام بە کۆنڤانسیۆنە نێونەتەوەیەکان نادا. ئەم هێزە لە ناوخۆ ببێ ئەوەی کە چەکێکی پێبێ ببێ ئەوەی کە حتا بەردێکی پێبێ لە بەرامبەر ئەو ڕژیمە توانیوێتی ڕاوەستێ. بێگومان داهاتووی خۆشی ئەم بزوتنەوە ئەتوانێت ڕۆ بنێ، بەڵام لە ئێستادا دەبێت خەسارەکانمان کەمتر بێ، دەبێت خۆمان پارێزین بە یەکەوە بین هاوتەری بین هەموو بزوتنەوەکان بە تایبەتی بزوتنەوەی ژنان دەبێت هەمیشە هاوتەری بێ لەگەڵ بزوتنەوەی کرێکاری تووسێک کە لە ئێستادا یاسای عەفافی داناوە، یاسای حیجاب و عەفاف ئەبینین کە خەریکە گوشارەکە بنەماڵەکان تێکەڵ مەسەلەی مەسەلەن کچێکەکە کە لێچکە لەسەر نانێ بنەماڵەکەی دەرگیرەکە لە ئێستادا کە بارودۆخی ئابووری خراپۆ جەریمەی ئابووریان بۆ دێنێ بۆی کە وەزعیەتێکی خوڵقاندووە کە خەریکە دیسان لە بەرامبەری یەکیان ڕادەگری، بەڵام بێگومان چیتر ناتوانێت چونکە دەستی ڕۆبووە بۆ ئەو خەڵکە و ئەو خەڵکە هیچ شتێکی بۆ نەماوەتەوە لە دەستدان. یعنی ئەوەی کە بەڵا بوو بەسەر خەڵکی هێنا لە کوشتن لە قەت ڕەشبگیری لە ئێستادا هەموو جۆرە ئەوەی کە لەناو کۆمەلگا ئەو دیاردانە هەیە ساڵای ساڵ کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی داسەپان ئەم خەڵکە بۆ وشیاریە بێگومان سڵ ناکە، بەڵام پێویستە زۆر ئاگاداری خۆیان بوون، پێویستە هاوتەری بن لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دەرەوە، دەنگیان بە NGOکانی دەرەوە بگێنن، وڵاتانی دەرەوە ناچار بکەن کە گوشار بێنن بۆ سەرسیستمی کۆماری ئیسلامی و ئەمە بە هاوتەریبی ئەکرێت. دەبێت پشتی زیندانیانی سیاسی ژن بن، چونکە ئێمە بینیمان زیندانیانی سیاسی ژن لە ناو سیاچاڵەکانی ڕژیمدا تا بە ئێستاکەش چەندە سەربەرز لە بەرامبەر هەر بێ مافی کە لە دەرەوە ڕوویدا بێ بەیەکەوە یەکگرتوبوون و دەنگیان بوون. ئەمانش دەبێت دەنگی ئێمە دەبێت هەمومان بەیەکەوە دەنگی یەک بین تانەمانی ئەو ڕژیمە و ڕۆنانی داهاتوویەکی باشتر لە ناو کۆمەڵگاکەمان. بەڵێ هەتا باسی یاسای عفاف و حیجابت کرد ناو قسەکان تا خۆتە زانی لە مانگی پێشوەوە کۆماری ئیسلامی زۆر هەوڵی داوە کە ئەم یاسایە وەکو بڕیارێکی جددی بەڕێوە بچێت. لە چەند ڕۆژی ڕابردوو یان بێژم دە ڕۆژی ڕابردوودا ئەم یاسا باشترەوەی بێژم تەوقیف کراوە لەلایەن شۆرای ئەمنیەتی باڵای وڵاتەوە. ئێستا بڕێکیان بۆ ئەوەی یەگەڕێنەوە ئەمە ئەخلاقیە، بڕێکیان بۆ ئەوەی گەڕنەوە ئەمنیەتیە، بڕێکیشان ێژن ئێمە لە ترسی شۆڕشی ژینایانەیە و بزوتنەوەیە کە لە ساڵی 1401 ڕوویدا بەهۆی ئەوە ئەم یاسا خەریکین بەکردەوە دەرتێری. تۆ ڕات چیە لەسەرەوەی کە ئەم یاسا چەندە دەتوانێت کاریگەری بێ لەسەر شۆڕشی ژینە و ئەو ترسەی کە ڕژیم هەیەی لە شۆڕشی ژینە؟ بێگومان هەرەوەی کە باسم کرد لە بەشێک لە قسەکانیت لە ئێستادا یاسای حیجاب و عەفافێک کە هێناوەتە دەر بە پلانەوە خەریکەکە کۆماری ئیسلامی هەموو کات بە پلانی لە پێشدا داڕژرا و ئامانجە نێگریسەکانی خۆی بەڕێوە بە ئەوەی کە لە ئێستادا هێناوەتی کۆماری ئیسلامی تووشی وەرشکستگیەکی سیاسی بووە، هەموو هێزەکانی بەناوی مقاومەت کە ساڵهای ساڵ لە تێچوو و خەرج و پارە و گیان و ماڵی ئەو خەڵکە دەرخواردیدان بۆ ڕۆژێکی ئێستا وەکو ئێستا کە تەنیا ماوەتەوە کەڵکیان لێ وەرگری هەمووی لە ناوچوون، هەموو ئەو خولیایانەی بۆ هیلالی شیعە لە ناوچوون، یعنی لە ئێستادا لە هەموو کات تەنیاترە دێنە لە ناوخۆ یاسا و گەڵاڵەی دژە ژن دژە مرۆڤ
دیسان پەسەند دەکە خەڵکی پێوە سەرقاڵەکە کە بڵێ من سیاسەتی شەلم کوێرم خۆ نابێرم مە لێستاشدا هیچێکی بۆ نەماوە لە دەستدان چونکە هەموو مەشروعیەتی خۆی لە دەرەوە لە ناوخۆ بە تەواویە تا لە ناو هێزەکانی خۆی لە دەست داوە و دێنی یاسایەکی بۆ شێوە ئەوەی کە مەسلەی شورای ئەمنیەت دێتە گۆڕێ مەسلەی ڕابەری ئەمە پلانە ئەمە جۆرێک لە فریوکاری کۆماری ئیسلامیە دەیان هەوێ ئەم گەڵاڵە دژە مرۆڤ و شەرماوەرە نەخەنە سەر ئەستۆی خۆیان بۆ نمونە ئەگەر مەسلەی حیجاب دیاردەیە بەیتی ڕەهبەری یا ئەوانەی کە لە بەناو پارلەمانی ئێران دەتوان حەلیکەن ئەگەر دیاردە نییە بۆچی مەسلەی ئەمنیەت هاتوۆتە ناو مۆزوعەوە بۆیە ئەمانە دەیانێت بۆ شێوازە هەڵسوکەوت بکەن هیچ کام ئەو یاسا دژە ژن و دژە مرۆڤ و شەرماوەرە نەخەنە سەر ئەستۆی خۆیان بێقانونی بکەن ئەگەر ئاوردانەوەی کتێبی حتا لە قانونی خۆیان مەسەلەی حیجاب لە ئێستادا هەرو گەڵاڵە ڕەهبەری و دارودەستەکانی توان بەڕێوێ بەرن بەڵام ئەوە خۆیان لێ بواردووە بۆ لادا مەسەلەی شورای ئەمنیەت هاتوۆتە ئەگەر شورای ئەمنیەت گەروابێ دیاردەیە ئەگەر دیاردەیە بۆچی خامنەیی و دارودەستەکەی خۆی لێلادەن بۆی ئەمە پلانە لەبەرەوەی کە هەردووک لە بە ئامانجەوە بە پلانی لە پێشدا داڕژراوە دایان هەوێ خۆ لەو قانونە دژە مرۆڤە بە دوور بگرن و بێقانونیەکی تر دیسان بسەپێنن ئەمە پلانە بۆیان داڕشتووە لە ئێستادا بگرن سەرمان بۆ دێنن گوشارێکی زۆر دەزانت بارودۆخی ئابووری بنەماڵەکان زۆر خراپە تێکی بنەماڵەکان حتا بەشی بژێوی ژیانی دەڕۆژیان ناکە ئەوانەی کە شەو تا ڕۆژ کارەکەن دایان هەوێ ئەم بنەماڵان لە بەرامبەر کچەکانیان لە بەرامبەر ژنەکانیان بەرامبەر بەیەکڕایان بگرنەوە کوپلانی ساڵانی ڕابردوو بەو شێوازە دایان هەوێ بڵێن کە ئێمە لە هیچ جۆرە بزوتنەوەیەکی ژنان ناترسێن مەسەلەی حیجاب بۆ ئێوە زۆر گرنگە ئێمە حتا هێناوێنە کاری زۆر شەرماوەتریان کردو دکتور ڕەوانشناسیان داناوە بۆ ئەو ژنانە کە بێن حیجاب چی بکەن کە حیجاب ینی ئەمانە کلینیکی تێکی بێ حیجاب هەڵماڕاوایی ئەو ڕژیمەیە بەرامبەر بە مرۆڤەکان بەرامبەر بە تاکەکان کۆنتڕۆلی بەدەنی ژنان دەیەوێت بە ئەستۆ بگرێ لەلایەکی ترشەوە تەرسی کۆماری ئیسلامیە ترسی ئەو ڕژیمەی لەو بزوتنەوە بێگومان ئەم بزوتنەوە بەو ڕەنەسانس و بەو شیاری سیاسی کۆمەڵایەتیوە تا بە ئێستاکە لە گولە نەترسا لە کوشتن لە شکنجە لە زیندان نەترسا بێگومان لە ئەوەیەکی ئابووریش ناترسێ و بە هیچ شێوازێک گوتم ئەو کتێکە لەسەر خیابان لەبەر چاو پۆلیسێکەوە لێچکەکەی فڕێ ئەدا و دەیخاتە ناو ئاگرەوە بێگومان بەوە گەیشتووەکە چیتر بەرەو دوواوە ناگەڕێتەوە لەوانەیە جارجار تۆزێک شانەوەیەکیان هەبێ بۆ ئەوەی کە زەرەر نەبین و ئەوەش باشە بەڵام ناگەڕێتەوە ئەم بزوتنەوە هیچ کات ناگەڕێتەوە بۆ پێش بزوتنەوەی ژن ژیان ئازادی ئەو کۆمەلگایە کۆماری ئیسلامیش باسەزان هیچ کات بۆ بەرەو دواوە ناگەڕێتەوە بەرەو پێش ئەڕوا تا نەمانی ئەو ڕژیمە بەلام بەرەو دواوە ناڕوە و ئەوەی کە لە ئێستادا وتم کۆماری ئیسلامی گەرەکی و کارەکە قەیکە بێقانونیەکی تر ئەکاوەکو هەموو بێقانونیە کە ساڵا کردوێتی کۆنڤانسیۆنی نێونەتەوەی زەواجی مناڵانی واژۆ کردووە مناڵانی ژێر تەمەن نابێ زەواجکەن بەڵام هاوکات لە تەمەنی 9 ساڵەوە زەواج ڕەوای پێدراوە ئەمە شەر جۆرێکە لەو ئەگەر شوڕای ئەمنیەت دێتە ناو مەسەلەکەوە ئەڵێ بەڵێ یاسایە و دەبێت پەسەند بکرێ یا ئەوەی کەبێتی ڕەهبەری خۆی لێلادە هەردووکیان خەریکن زۆر فریوکارانە دەیخەنە سەر ئەستۆی ئەوەی تر بۆ ئەوەی کە هیچیان بەرپرسیار نەبن لە بەرامبەر ئەو مۆزوعە و کارێکیان کردو حتا خەریکن ڕایان گرتووە لەبەرەوەی دەترسێن لەو بزوتنەوە ئەمەی تر ئاخر تاکتیکیانە بەرامبەر بۆ بزوتنەوە و ترسێکیان هەیە کە ئەگەر ئەم پلانەشیان بەڕێوە نەچێت تری مەشروعیەتێکیان نامێنێ و خەڵک ڕاهاتر دێتە ناو گۆڕەپانی سیاسیەوە. سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە ئەگەر بە کورتی شتێکت هەیە کە پێت وایە ئشارەت پێ نەکرۆ یا من لە ناو پرسیارەکانمانەوە فەرموو. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان سپاس بۆ بانکێشتەکەتان هیچ قسەیەکم نییە بە هیوای ئەوەی کە ئەم ڕژیمە دیکتاتۆرە وەکو هەموو ڕژیمە دیکتاتۆرەکانی ترکە بۆ مێژوومانەوە وەکو مێژوویەکی لەکەدار لەناو مێژوودا توانین بیان خوێنینەوە بە زووی لەسەر کەلا بچێ بۆی کە کۆمەلگای ئێمە کە بەڕاستی شایانی ئەوەیە کە ئازادی ببینێ کە مرۆڤایەتی تێدا پەروەردە بێ بەرەو ئازادی یەکجارێکی بگاو و بتوانین ئەو هەموو پۆتانسیێڵە ئەو هەموو هێزە ئەو هەموو کاری کە ئەیکەین بۆ نەمانی ئەو ڕژیمە ئەو هەموو پۆتانسیێڵ دانێن بۆ ئاوادانکردنەوەی وڵاتەکەمان و بۆ ئەوەی کە کۆمەلگایەکی مرۆڤتەوە ڕۆبنێن. سپاس بۆ بانگەشتەکەتان. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆتەوە هاوڕێ هەتاوی عەبدوڵڵاهی چالاکی مافیژنان و هەروەها ڕۆژنامەنووس کە لەم بەرنامەیە بەشدار بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون هەر بژین بە شادی.